سڵاوتان لێبێت. خۆتۆمارکردن لە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی پسوولەی خۆراک کۆتایی دێت. ئەمڕۆ کاتژمێر 12 شەو وا بڕیار بوو پرۆسەکە کۆتایی بێ، بەڵام دیارە هەر سەر لە بەیانیەکەی سیستەمەکە وەستاوە. ئەمەش کێشەی بۆ بەشێک لەو هاوڵاتیانە دروست کردووە کە تا ئێستا خۆیان تۆمار نەکردووە. لەسەر ئەم بابەتە و زانیاری زیاتر لەگەڵ سیامان قادر بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی پسوولەی خۆراکی هەولێر قسە دەکەین. کاک سیامان، ئەو کاتت باش. دەوترێت پرۆسەکە وەستاوە. بەڵێ بەپێی بەڵێنی خۆیان وەزارەتی بازرگانی عێراق فەرمانگەی پلان و بەدواداچوون بەڵێنیان دابوو تا 2 لە ڕۆژی 2 تا سعات 12 شەو بەردەوام بێ پرۆسەکە لەوەی هاوڵاتیان بتوان پسوولەکانیان نوێ بکەنەوە. بەڵام بەو بەیانیە بینیمان سیستەمەکە وەستاوە، بۆیە ئەوە لەسەر خەتین لەگەر بەڕێز بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لەگەر وەزارەتی بازرگانی عێراق بۆ ئەوەی بزانین هۆکاری وەستانەکە چییە، چونکە بەڵێنیان بە ئێمەدا بوو تا کاتژمێر 12 شەو بەردەوام بێ. بۆیە چاوەڕێ دەکەین هۆکارەکەمان پێ بنێن، بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە و چاوەڕێین. بەڵێ ئەمڕۆ دوا وادە بوو بۆ نوێکردنەوە، بەڵام دوای ئەو وادەیە بڕیار وایە دەپەڕینەوە قۆناغی دووەم کە قۆناغی جێبەجێکردنی مامەڵەی هاوڵاتیانە. بەڵێ بێگومان ماوە 188 پارێزگای هەولێر پشلە خۆراکەکانیان نوێ کردیتەوە و سەرکەوتوو بوونە و سوودمەند بوونە لە وەرگرتنی بەشە خۆراکیان، بەڵام 112 خەڵک ماوە. بەڵێ ئەو 112 زۆربەیان ئەوانن کە لە دەرەوەی وڵاتن، ئەو خێزانانن کە سەفەریان کردووە یاخود یەکێ لە ئەندامانی خێزانیان سەفەریان کردووە بۆ لە دەرەوەی وڵات دەژین. بەشێکیان ئەوانن کە کاتی خۆی مردوون بەڵام نەسراونەتەوە، بە هەر هۆکارێکی پێویستیان بەوە نەبووە وفادنامەی دەربینن کە وفادنامەیان دەرنەیناو و سەردانی ئەمەیان نەکردە، ناویان نەسراوەتەوە. بەشێکیش ئەوانن کە بەشدار بوونە ئەپلیکیشنەکەیان دابەزاندی ئەکاونتیشیان کردیتەوە، بەڵام سەرکەوتوو نەبوونە لە جێبەجێکردنی نوێکردنەوەکە نەیانتوانی و بێ بەش دەبن ئەمڕۆ بوون. بەڵێ ئەوانەی هاتوون و سەردانی ئەمەیان کردێمە بەڵگەنامەکانمان لێ وەرگرتن و کۆپیمان کردەوە بە نووسراوی فەرمی ڕەوانەی بەغدامان کردووە و ڕۆژانە نامەیان بۆ دێ بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، نامەیان بۆ دێ کە بچنەوە ناو ئەپلیکیشنەکە دووبارە سکانی بەڵگەنامەکان بکەن و وێنەی خۆیان بگرن و ناویان تۆمار بکرێتەوە. ڕۆژانە هاوڵاتیان پەیوەندیمان پێوە دەکەن کە نامەیان بۆ هاتووە، بەڵام بەشێکیشیان هەروە مایەوە ئیشی لەسەر دەکەن. بەڵێ ئەوانەی بێبەش دەبن هیچ قەرەبووکردنەوە نییە. بۆ نمونە لە مانجی 8 کە بێبەش بووە، لە مانجی 9 کە پرۆسەی جێبەجێکردنی مامەڵەی هاوڵاتیانە دەتوانێت دووبارە خۆی تۆمار بکاتەوە، بەڵام لە بەرامبەر و خزمەتگوزاریە بڕی 10,000 دینار دەبێت پێشکەش بکە. اینجا ناوی تۆمار دەکرێتەوە، دووبارە ناوی دەگەڕێتەوە و دەتوانی بەشە خۆراکەکەی خۆی وەرگری و هەر مامەڵەیەکی دیکەی پشلەی خۆراکیابی دەبێت دەتوانێت ئەنجامی بدا. بەڵێ بێگومانە جارە درێژکردنەوەی نییە، کۆتا وادە بوو ئەوڕۆ، بەڵام پێمان باش بوو تا 12 شەو بەردەوام بە هەروەکو خۆیان بەڵێنیان دابوو، بەڵام نازانین، ئێمەش نازانین هۆکارەکە چییە و هێشتا وەڵامیان نەداینەوە و لینکمان هەیەمە لەگەڵیان پەیوەندیمان پێوە کردی و چاوەڕێی وەڵامین. زۆر سپاس کاک سیامەت. بەڵێ ما کۆی زانیاریەکان و سەبارەت بە خۆتۆمارکردن لە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی پسوولەی خۆراک قسەی کۆتایی ڤار دەیکات.